دوای 100 ڕۆژ بە سەر پێکێنانی حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی عەلی زەیدی هێشتا پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق وەک پێویست ئاسایی نیە و ڕێک نەخراوەتەوە. وتەبێژی حکوومەتی عێراق دەڵێت پەیوەندیەکان لە ئاسی ئابووری و سیاسی بەردەوامە و هەوڵی پتەوکردنی دەدەین. الحكومة العراقية وعلاقتها پەیوەندیەکانی حکوومەتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان و دامەزراوە یاساییەکانی لە ئێستادا باڵاترین ئاستی تەواوکاری نیشان دەدەن. ئەم تەواوکاریە لە ڕاستیدا ئەنجامی تێگەیشتنی سەرجەم لایەنەکانە لە بەغدا و هەولێر بۆ دۆزینەوەی چارەسەری پێویست کە ڕێگری لە مەترسیەکان لەسەر دەوڵەتی عێراق دەکات و ڕێگریش دەکات و کاریگەری ئاڵنگاریە ئابووریەکان کەم دەکاتەوە کە ڕووی لە سەرجەم گەلی عێراق و ئابووری وڵاتەکە داوە. لەسەر ئەم بنەمایە و لەسەر بنەمای ئەم تێگەیشتن و دیالۆگە بەردەوامانەی نێو هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە کەسایەتیە سیاسیە گەورەکانی هەرێمی کوردستان تێیدا بەشدارن تێگەیشتن و تەواوکاریەکی بەرهەم هێنا کە لە ڕاستیدا ڕێگری کرد و کاریگەریەکانی ئەم قۆناغەی کەم کردەوە کە بەوە جیا دەکرێتەوە قۆناغێکی ئاڵۆزە و ئاڵنگاری تێدایە کە لە هەمووان دەخوازێت هەڵوێستێکی نیشتیمانی جددیان هەبێت. ما يستدعي من الجميع وقفة وطنية جادة. پەیوەندیە سیاسی و ئابووریەکانی نێوان هەردوو حکوومەتی ماوە بە سورچووی هەرێم و عێراق هێشتا پەیوەندیەکی تا ئاسێک ئاڵۆز و هەڵواسراوە. ڕاوێژکارێکی سەرۆکوەزیرانیش دەڵێت پەیوەندیەکان لە ئاسی حزبیە و نەگەشتوۆتە ئاسی حکوومەت و دامەزراوەکان. چاودێرێکی سیاسیش پتەوکردنی پەیوەندیەکان با گرنگ دەزانێت. من پێم وایە پەیوەندیەکان باشە ئاساییە دەکرێت باشتری بکەین بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە ئەوەیە کە تا ئێستا وەکو دوو حزب تەعامل لەگەڵ بەغاکەین وەک پارتی و یەکێتی چونکە هێشتا حکوومەتێکی تازە دروست نەبووە پەرلەمان تەفعیل نەبووە ئەمانەش تەسیری خۆی هەبووە لەسەر هەرەپێدانی پەیوەندیەکان بەڵام ئەوەی ئێستا هەیە لەسەر ئاسی سەرۆکایەتی هەرێمە حکوومەتە و هەردوو حزبە سیاسیەکەیە پەیوەندیەکان ئاساییە و باشە و سەرۆکوەزیران گرنگی زۆریان پێئەدات. طبعا 100 ڕۆژ ناتوانانی حکوم بکەیت کە ئەم پەیوەندیە و یاخود ئەو علاقەی لە نێوانی هەرێم و بەغا وەکو تەقیمکردن ناتوانانی تەقیمی کەیتەوە کاتی ماوە 100 ڕۆژەکە 20 ڕۆژیشی لێ دەرچێت عوتڵە و جومعەوەمانە بەڵام سەرۆکوەزیران جەنابی عەلی زەیدی هەوڵ ئەیات بەجددی کە ئەم علاقە باشتر ببێ لەسەر ڕێنمایی دستور و قانون و هەوڵەیات کە کوڕێکی ڕابردوو هەمووی بچڕێتەوە. طبعا تەحەداکانی زۆرە جەنابتان ئەزانن وەزعی عام اقتصادی عێراق و ئابووری عێراق لە مەترسیایە. حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان سەرباری جەختکردنەوە لە برەودان بە پەیوەندیەکانی نێوانیان و گرنگی کاری هاوبەش بەڵام بووجە و موچە و پرسی نەوت و پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان هێشتا بربەستی سەرەکی بەردەم پتەوکردنی زیاتری پەیوەندیەکانی نێوانیانە. چیانوری کەناڵی پەیام بەغداد.